سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی کرێکارانی شارەزاری لە سەرپۆلی زەهاو، کۆبوونەوەی هۆنەرمەندان بۆ ڕێزگرتن لە یادی تاهێر خەلیلی لە سەردەشت، چالاکی ئەنجومەنی سۆزی چیای مەریوان لە گوندی سیاناو، گیانەدەستانی کرێکارێکی منداڵی کورد لە زاهیدان، سەپاندنی سزای زیندان بەسەر شالاکێکی مەدەنی لە حەسەناوای سنا، سەپاندنی کەشوهەوای ئەمنیەتی بەسەر زانکۆیە میرکەبیر لە تاران، لە سێدارەزانی سێ بەندکراو لە زیندانەکانی چابەهار، قزڵ حسار و ڕەشت و قوربانیبوونی 7 کادری جەرمان لە شارستانی ڕابەر. درێژێ هەواڵەکان. ناڕزایەتی کرێکارانی شارەزاری لە سەرپۆلی زەهاو. ڕۆژی دووشەممە 6 مانگی سەرماوەز کرێکارانی شارەزاری سەرپۆلی زەهاو لە زۆخی خراپی پیشەی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکارانی ناڕازی کاتێک حەقدەستیان وەرگرتووە لەگەڵ کەمکردنەوەی ڕێژەی حەقدەستەکانیان ڕوبەڕووبوونەتەوە. بە پێزانیاریەکان لە حەقدەستی هەر کرێکار 700,000 تا 1 ملیۆن تمەن کەمکراوە و هۆکارەکەشی بۆ کرێکاران ڕوون نەکراوە. کرێکاران ڕۆژی ڕابردوو لە بەردەم شارەزاری کۆبوونەوە و خوازیاری وەڵامدانەوە بوون، بەڵام هیچ بەرپرسێک نەچوو بەجام داخوازیەکانیانەوە. کۆبوونەوەی هۆنەرمەندان بۆ ڕێزگرتن لە یادی تاهێر خەلیلی لە سەردەشت. ڕۆژی دووشەممە 6 مانگی سەرماوەز کۆمەڵێک لە هۆنەرمەندانی کوردستان بە مەبەستی ڕێزگرتن لە یادی هۆنەرمەندی کۆچکردوو کاگ تاهێر خەلیلی مەراسمێکیان لە شاری سەردەشت بەڕێوە برد. تاهێر خەلیلی لە جایکبووی ساڵی 1335 هەساوی لە شاری بۆکانە، هەر لە دوای شۆڕشی گەلانی ئێران دژ بە نیزامی پاشایەتی و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی هاتە ڕێزی پێشمەرگەکانی کۆمەڵە و بۆ ماوەیەک وەک پێشمەرگە دژ بە کۆماری ئیسلامی خەباتی کرد. ئەم هۆنەرمەندە خاوەنی چەندین سرودی شۆڕەشگێرانە وەک لە قەندیلی سەربەرزەوە و بەرهەمی هۆنەریە کە وەک یادگار لە دوای خۆی بەجێهێشتووە. هۆنەرمەند تاهێر خەلیلی لە ساڵانی ڕابردوودا لە وڵاتی نۆروێژ نیشەجێ بوو، بەڵام پاش گەڕانەوەی بۆ باشووری کوردستان ڕۆژی سێشەممە 5 سەرماوەز لە شاری سلێمانی لە تەمەنی 67 ساڵیدا بەهۆی جەڵتەی دڵکۆچی دوایی کرد. چالاکی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان لە گوندی سیاناو. ڕۆژی شەممە 4 سەرماوەزی 1402 خەڵکی ئاوایی سیاناوی سەر بە بەشی ناوەندی شاری مەریوان بە ناشنی هەزار نەمامی قەزوان بەرەو پێشوازی لە هەڵمەتی زاگرۆسانە چوون. ئەم چالاکیە لە کێوەکانی زۆروبەری ئاوایی سیانا و بە مەبەستی بە کولتورکردنی بابەتی ژینگە پارێزی و هەروەها بەرگری و بە گشتداچوونی جیاردەی تاڵانکردنی دارستانەکان بەڕێوەچوو. زاگرۆسانە چالاکیەکی 5 ساڵەیە کە لە سەرانسەری زاگرۆستا بە مەبەستی بوژانەوەی بەشێک لەو دارستانانەیە کە کەوتونەتە بەر پەلاماری دوژمنانی ژینگە و زەوی خۆرەکان بەڕێوە دەچێت. شانی باسەکان منداڵان زۆرترین بەشداربووانی ئەو چالاکیە بوون و لەلایەن بەڕێوەبەرانی چالاکیەکەوە پەروەردەیان بینی. گیانەدەستانی کرێکارێکی مێرمنداڵی کورد لە زاهیدان. ڕۆژی یەکشەممە 5 سەرماوەزی 1402 حەسەن نادەریان تەمەن 16 ساڵ منداڵێکی کار و خەڵکی گوندی تێرگانی سەر بە شاری دەرەگەز لە پارێزگای خۆراسان بەهۆی ڕووزاوی کار لە زاهیدان گیانی لەدەستا. بە پێزانیاریەکان حەسەن نادەریان لەسەر بینایەکی 5 نهۆمی سەرقاڵی بەردکاری بووە کە بەهۆی نەبوونی منیشوێنی کار لە بەرزایی دەکەوێتە خوارەوە و دەست بە جێگیانی لەدەستەدات. شانی باسە سەرەڕای ئەوەی کە حکوومەتی ئێران کۆنڤانسیۆنی نێودەوڵەتی مافەکانی منداڵان و هەروەها پەیماننامەی ئابووری کۆمەڵایەتی و فەرهەنگی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و چەندین پەیماننامێکی دیکەی نێودەوڵەتی وەکو ئەندام واژۆ کردووە تا ئێستاش هیچ هەنگاوێکی ئەرێنی بۆ دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، خۆراک، پەروەردە، بێهداشت و هیتر بۆ منداڵان هەڵ نەگرتووە. سەپاندنی سزای زیندان بەسەر شالاکێکی مەدەنی لە حەسەناوای سنا. بەپێی هەواڵی گەیشتوو سەباح ساڵحی چالاکی مەدەنی خەڵکی شارۆچکەی حەسەناوای سنا
لەلایەن لەقیەکی جاجگای انقلابی سنەوە بە 1 ساڵ و 1 مانگ زیندان محکوم کراوە و حکمەکەی بۆ ماوەی 2 ساڵ تعلیق کراوە. سەباح ساڵحەی ڕۆژی 22 خەنمانانی 1402 لەلایەن هێزەکانی ئیسلاحاتی سنا لە شوێنی کارەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەرکرا. ناوبراو ڕۆژی 4 ڕەزبەری ئەمساڵ بەدانانی وەسێقەی 200 ملیۆن تمەنی و چاکۆچایی قۆناغەکانی دادڕەسی لە زیندان ئازادکرا. مەترسی لە سێزارەزانی 6 بەندکراوی بیرمەندی کورد لە زیندانی قزڵحەسار. ئەیوب کەریمی، ئەنوەر خزری، خۆسرۆ بەشارەت، داود عەبدوڵڵاهی، کامەران شێخە و فەرهاد سەلیمیک 6 زیندانی بیرمەندی کوردن کە ساڵی 94 لە جادگایەکی نادادپەروەرانەدا حکمی عەزامیان بەسەردا سەپاوە و ڕۆژی ڕابردوو ڕەوانێ بەندی تاکە کەسی کراون. ئەو 6 بەندکراوە ساڵی 1970 لەلایەن هێزەمنیەکانەوە لە شاری سەقز دەستبەسەرکران و دوای ئەشکەنجەی جەسەی و جەرونی لەلایەن قازی مقەیسا بە تۆمەتی ئەفسادۆلفیل ئەرز و ئیعدام محکوم کران. سزای لە سێزارەزانیان لە دیوانی باڵای وڵات هەڵوەشێنرایەوە، بەڵام قازی سەڵەواتی لە ساڵی 97 جارێکی دیکە سزای لە سێزارەزانی بۆ هەر 6 کەسەکەیان جەرکرد. جێگای ئاماژەیەکە قاسم ئابەستە یەکێکی دیکە لە بەندکراوانی بیرمەندی خەڵکی مەهاباد بوو کە ماوەیەک لەوە بەردوای 14 ساڵ زیندان حکمی لە سێزارەزانی بەڕێوەچوو. شاینی باسەکە ڕۆژی ڕابردوو ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لە بەیاننامەیەکدا خوازیاری ڕاگررتنی حکمی ئەعدامی ئەیوب کەریمی ببوو. برینداربوونی نۆ هاوڵاتی بەهۆی ڕەشەبا لە ورمێ. ڕۆژی یەکشەممە 6 مانگی سەرماواز بەهۆی هەڵکردنی ڕەشەبا و زریان لە شاری ورمێ 9 هاوڵاتی بریندار بوون. بە وتای بەرپرسانی ڕێکخراوی فریاکەوتنی خێرای ورمێ ڕۆژی ڕابردوو ڕەشەبایەک بە خێرایی 7 کیلومتر لە کاتژمێرێکدا 50 درەختی شکاند و نەمای 4 خانووی ڕووخاند بۆ هۆیەوە 9 هاوڵاتی بریندار و ڕەوانەی ناوەندە زەرمانیەکان کران. شاینی باسەکە زیانێکی زۆر بە ئۆتۆمۆبیلی خەڵک گەیشتووە، بەڵام ڕێژەی زیانەکان هێشتا مەزەندە نەکراوە. کۆبوونەوەی کرێکارانی شارەزاری لە ڕەفسەنجان. ڕۆژی یەکشەممە 6 مانگی سەرماواز کرێکارانی شارەزاری ڕەفسەنجان لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی زەخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێڕاپرسەکان کرێکارانی شارەزاری ڕەفسەنجان لە ئاسکەمی هەغدەست ناڕزایەتیان دەبڕیوە. کرێکاران هەروەها خوازیاری ئەمنیەتی پیشەیی و گۆڕانی قەراردادەکانیان لە پەیمانیەوە بۆ قەراردادی بوون. سەپاندنی کەشوهەوای ئەمنیەتی بەسەر زانکۆی ئەمیرکەبیر لە تاران. بە پێی راپۆرتی کاناڵی تەلەگرامی خوێندکارانی پێشڕۆ هاتوچۆی هێزانیەکان بۆ نێو زانکۆی ئەمیرکەبیر خابگا و تەنانەت کلاسەکانی دەرز زیاد بووە و هەندێک جار وێنەی خوێندکاران هەڵدەگرن. ڕۆژی یەکشەممە خوێندکارانی زانکۆی ئەمیرکەبیر لە ئاس هەڵسوکۆتی هێزە ئەمنیەکانی ڕۆژیم ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری کۆتایی هێنان بە ئەمنیەتیکردنی زانکۆ، چوونە دەرەوەی هێزەکانی حراست، بەسیج و لیباس شەخسی لە نێو محەوەتەکانی زانکۆ و خابگا، کۆتایی هێنان بە بێڕێزیکردن بە خوێندکاران و لێپرسینەوەی بەردەوامیان لەلایەن حراستەوە بوون. خوێندکاران هەروەها داوایان کرد گەڕانی ماتۆرسیکلێتی هێزە سەرکوتگەرەکان لە دۆروبەری زانکۆ و ئەشکەنجەدانی خوێندکاران ئەبێ کۆتایی پێبێت و تاوانباران سزا بدرێن. دەستبەسەرکردنی دوو شالاکی مەدەنی لە ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 6 مانگی سەرماواز دوو هاوژینی چالاک لە بواری توریسم بە ناوەکانی نیلوفەر غەزاڵە و محەممەد عەلی موقیمی لە شارستانی خۆر و بیابانەکی سەر بە پارێزگای ئیسفەهان لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکران. بە پێڕاپۆرتی دادبان نیلوفەر غەزاڵە مانگێک لەوە پێش لەلایەن قازی پورباقەری بەهۆی بڵاوکردنی وێنەی بێحجاب لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە 5 ساڵ زیندان مەحکوم و شوێنە گەشتیاریەکەیان پڵۆم کرا. قازی پەروەندەکە پاش 1 مانگ لە دەرکردنی حکمی زیندانی نیلوفەر فەرمانی بە دەستبەسەرکردنی ئەو دوو هاوژینەدا و ڕۆژی ڕابردوو هەردووکیان لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکران. شانی باسەکە زۆربەی شوێنە گەشتیاریەکانی شارستانی خۆر و بیابانەکی
لەلایەن ناوەندەمنیەکانەوە بە بیانووی لە بەرچاو نەگرتنی یاسای حیجابی زۆرم لێ زەخراون. لە سەدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی چابەهار، قزڵحەسار و ڕەشت. ڕۆژی یەکشەممە 6 مانگی سەرماوەز حکمی عەزامی سێ بەندکراو بە ناوەکانی گجە عەلی ستابر مطلق تەمەن 62 ساڵ، محسێن ئەمرایی خەڵکی کوهدەشت و عادڵ دامەنی خەڵکی ئێرانشار لە زیندانەکانی ڕەشت، قزڵحەسار و چابەهار جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان گجە عەلی ستابر مطلق پێشتر بە بیانووی پەیوەندی لەگەڵ سازمانی موجاهیدینی خەڵک دەست بەسەر و ساڵی 99 هەتاوی پەروەندەکەی داخرا، بەڵام دۆسیەکەی بۆ جارێکی سر لەلایەن دەستگای قەزاییەوە کرایەوە و ناوبراو دەستیدایە مانگرتن. ڕۆژی ڕابردوو حکمی ئەعدامی ئەو بەندکراوە بە ساڵاتچووە لە زیندانی ڕەشت جێبەجێکرا. هەروەها سزای لە سزارەزانی بەندکراوێکی خەڵکی کوهدەشت بە ناوی محسێن ئەمرایی کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئەعدام محکوم کرابوو، ڕۆژی ڕابردوو لە زیندانی قزڵحەسار چووە بواری جێبەجێکردنەوە. شایانی باسەکە دوو کەسی دیکەش بە ناوەکانی ئیقباڵ شکرۆڵاهی و حەمید بەخشایش ڕۆژی یەکشەممە بەمبەستی جێبەجێکردنی حکومەکەیان ڕەوانەی بەندی تاکە کەسی کراون. لە لایەکی دیکەوە لاوێکی تەمەن 25 ساڵی بەلوچ بە ناوی عادڵ دامەنی کە لە تەمەنی 16 ساڵیدا بە تۆمەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و بە ئەعدام محکوم کرابوو، بەیانی یەکشەممە لە زیندانی چابەهار لە سێدارەدراوە. کوژرانی دوو هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕۆژیم لە خاش. شەوی دووشەممە 6 سەرماوەزی 1402 هێزە لیباس شەخسیەکانی ڕۆژیم لە شاری خاش ئۆتۆمۆبیلی دوو هاوڵاتی بەلوچیان دایە بەردەستڕێژی گولە و بەهۆیەوە دوو کەس بە ناوەکانی ئیقباڵ تەلایە تەمان 32 ساڵ و میعراج ڕێگی تەمەن 30 ساڵ گیانیان لەدەستا. بە پێزانیاریەکان هێزەکانی ڕژیم بەبێ هۆکار و ئاگادارکردنەوەی پێشوەق ئۆتۆمۆبیلی ئەو دوو شارۆمەندە بەلوچەیان داوەتە بەردەستڕێژی گولە و بەهۆیەوە ئیقباڵ دەست بەجێ گیانی لەدەستاوە و میعراج پاش بریندار بوون بەهۆی قورسی برینەکانی گیانی بەخت کردووە. دووە هەواڵ قوربانی بوونی 7 کادری جەرمان لە شارستانی ڕابەر. ڕۆژی دووشەممە 6 مانگی سەرماوەز 7 ئەندامی ڕێکخراوی بێهداشت و دەرمانی شارستانی ڕابەر لە پارێزگای کرمان بەهۆی ڕووزاوی هاتووشۆ گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان ئۆتۆمۆبیلێکی پرایت کە سەرنشینەکانی 7 کەس لە کادری دەرمانی شارستانی ڕابەر بوون لە کاتی چوون بۆ سەردانکردنی نەخۆش لە گوندەکانی دۆروبەری ئەو شارستانە لەگەڵ بارهەڵگرێکدا بەریەک کەوتون و بەهۆیەوە 5 ژن و 2 پیاو گیانیان لەدەستاوە. زانیاریەکان باس لە برینداربوونی چەند کەسی دیکەش دەکەن کە بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراونەتەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بن.